زۆر بەڕێز دارا محەممەد ئەمین چاودێری سیاسیمان کردووە ئەوسە دارە سڵای خۆت لەبێ ئەوە چەندین چەند ژمارەیەک با بڵین چەند خولێکە پەرلەمانی عراق هەڵبژاردننی بۆ کرێ ئەم مەراسیمەی ئەمڕۆ بە شێوازێکی گشتی لای بەڕێستان خوێندنەوە چی بوو بۆی چ جیاوازێکی و لەگەڵ خولەکانی پێشوو مەبەستم لە ڕووی هەڵبژاردنەوە بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام وەڵام من سەرەتا دەستخۆشی لە جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیەکەم و پێم وایە ئەوە نەریتێکی ئاسایی هەموو سیاسەتمەدارێکە لە تەواوی دنیا کە خۆی لە خەڵک گیان نەکاتەوە لە وڵاتانی دنیا بەرپرسەکان نەک بەرپرسی حیزبی بەڵکو تەنانەت بەرپرسی حکومیەکانیش زۆر جار وەکو هاوڵاتیان دێن بە میترۆ هاتوچۆوەکەن یا بە شەمەندەفەر سەفەرەکەن یا بە پاسکیل سەفەرەکەن سەرۆگۆزیرانی سوید لە سینەمایە کوژرا یعنی خۆیان لە خەڵک گیان نەکردوێتەوە ئەم سیفەتە سیفەتێکی موسڵمانانە و ئیسلامەتیشە پێ وابێ بەرپرس خۆی لە خەڵک گیان نەکاتەوە ئەگەر کۆمەلگاش کۆمەلگایەکی مەدەنی و دیموکراسی خواست بێ بە هەمان شێوە خەڵک فەرقی نییە لە هەردوو حاڵەتە کە تا ئەمەی لە بەرپرسانی ئێمە بینین کە تێکەڵاوی خەڵک نابن لە هیچ پرۆسەیەکە بەڕاستی من بە کارەساتێکی ئەبینم هەستەکەم لە دابڕانێک دروست دەکا و دروستیشی کردووە لە بینی خەڵک و بەرپرسانە دەرەنجام بەرپرسان ئاگال لە معاناتی خەڵکیش نامێنێ و ئەو کەلێنە گەورە دروست دەبێت کە ئێستا لە وڵاتی ئێمە هەستی پێکی خۆزگەوانە بواە من دەستخۆشی لەو هەنگاوی مامۆستاکەم بەڕاستی کارێکی زۆر باشی کرد کە خۆی هەمومان هەر هاوڵاتین و ئەم جیاکردنەوەیە کارێکی ناپەسەندە مەگەر لە شوێنێکە هیچ بەدیل و چارەسەرێکتر نەبێت سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن لە عێراقا تەبانەما لە پەرلەمانی عێراقا چوارەم خولێتی دوایەوەی یەکەم جار لە ساڵی 2005 بۆ ماوەی ساڵێک دەنگ درا ئەنجومەنێکی دامەزراندن ئەنجومەنێکی تەسیسی لە عێراقا هەڵبژێردرا کە کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتاوە بەشدار بۆ دوو پەرلەمانتاری هەبوو کە دەنگ دراوە لەسەر دەستوری عێراقی و کارەکانیان بۆ ماوەی ساڵێک دواتری هەموو هەڵبژاردنانەی کراون ئەگەر بەراورد بکەین هەستەکەین لە زۆر ڕۆ جیاوازی هەیە یەکەم بارودۆخی ئێستای عێراق و ئەو سەردەمە جیاوازی هەیە لە سەرەتای ڕوخانی ڕژێم و دروستبوونی عراقی نوێەوە بارودۆخێکی زۆر ئاڵۆز لە عێراقا هەبوو سونەکان بەگشتی مقاتعی هەڵبژاردنەکانیان کردبوو بەشداریان نەدەکرد شیعەکانیش هەمویان پێکەوە لە ژێر ئاڵای مەرجعیەتە کۆبووبوونەوە و کاریان بۆوا کرد چۆن دەسەڵات بگرنە دەست هێشتا لە عێراقا سیستمەکان جێگای خۆیان نەگرتبوو بۆیش دەبینین بەڕاستی دەرگایەکی گەورە کرایە بۆ گەندەڵی بۆ بەرپرسانی عێراقی هەمووی بە کورد و عەرەبەوەی لە عێراقا بوون واگەر مەلەفەکانیان بێنی بەڕاستی شتی سێر و سەمەرە کراوە بەڵام جار بۆ جار هەم خەڵک وشیار بووەوە چونکە لە عێراقا هەڵبژاردن کراوە لە سەردەمی پاشایەتی و بەڵام ئەو چەند جار هەڵبژاردنەی کراوە دواتر کە هەڵبژاردن نەماوە لە عێراقا بۆ ماوەی زیاد لە چەند دەیەک خەڵک ئاشنا نەبوو بە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن و ئاڵوگۆڕی دەسەڵات و ئەمانە شتێکی ئاسان نەبوو بەڵام وردەوردا هەم خەڵک وشیار بۆ چاوی کرایە و زانیان ئەمە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردنە و هەم بۆشیان دەرکەوت کە ئەم بەرپرسانە چی دزی و گەندەڵێکیان کردووە دەرەنجام وردەورد جار بۆ جار گۆڕانکاری هاتۆتە پێش بۆ نمونە گەرەم جارە بەراوردی کێن بە جارەکانی تر لیستەکان زۆرن و پەرتوبڵاویشن هاوپەیمانیەتیە بەهێزەکان نەماون گەورەترین لیست لە عێراقا چاودێرەکان پێمانەڵێن 50 تا 55 کورسیە هێنێ کە ئەمە بەڕاستی یەکەم جارە لە دوای دروستبوونی عێراقی نوێ لە 2003ەوە گەورەترین لیست 50 کورسی بێنە یا 55 بێنێ ئەمە خۆی گۆڕانکاریە هەتا ئێستا ئاسۆکانی ئەنجامی هەڵبژاردنەکان زۆر ڕوون نین لەبەرەوەی لایەنێک نەیتوانیوە قۆرخی هەموو دەسەڵاتەکان بکە لە عێراقا باسەکە دەکرێت بڵێن شیعەکان زۆرینەن و زەمینەشیان بۆ ڕەخساوە زۆرینە دەبن بەڵام ناکرێت بڵێن لایەنێکی سیاسی دیار هەتا ئێستا دیار نییە چێ لە ئایندە سەرۆکوەزیرانی عێراق دەبێت هەتا ئێستا هەرێکێک لەو بەرپرسانە کۆمەڵک مەلەفاتی گەندەڵیان لەسەرە کە دوای هەڵبژاردن
کاتێک کە لە دەسەڵات نامێنن لە تەواوی دنیا هەروایە لە هەڵبژاردنە خەڵک دوا بڕیاری خۆیانە دەن ئەوانەی گەندەڵکارن وەلایان دەنێن خەڵکێکی تازە دێتە پێشەوە ئەنجا کۆنەکان دادگایی ئەکرێن ئیتر بەرەو زیندان دەڕۆن مافی خەڵکیان لایە پارەیان بردووە هەموو ئەمانە کراوە دەکرێت پێم وایە لە عێراقیش هابرەوە دەچی بۆ کوردستانیش بە هەمان شێوە هەر قۆناغێکی نوێ ئێستا کە بەشێکە لە عێراقی فیدراڵ قۆناغەکەشەوەیە گەرجاران کورد چاوی زۆر لە بەغدا نەبوو بێ پێی وا بێ ئێرە بەرەو دەوڵەتی سربەخۆ دەڕۆین و ئابووری سربەخۆ و ئیدارەی سربەخۆ هەرێمی سربەخۆ زۆر ئیشی و گرنگی بە بەغدا نەدابێ پێی گرنگ نەبووە کێ دەبێتە پەرلەمانتار و کێ بەرپرس لە بەغدا هەر ئیشیان بۆ کردووە کە نوێنەرێک هەبێ و کۆمەڵێک پۆست وەرگیرێ بەڕاستی ئیش بۆ کراوە شەڕیش بۆ لەسەر پۆستەکە بەڵام دەرەنجام ئێستا و بارودۆخە گۆڕانی بەسەر هاتووە نا بەغدا و جارێک کاوە مامەڵە لەگەڵ کوردەکە و نە هەرێمی کوردستانیش دەتوانێت بڵێیشم بە بەغدانیە بۆیە دوجار هاتووینەوە سەر دەستور ئۆڵێن مافە دەستوریەکانمان بنێ پێشتر پێمان وابوو دەستور گرنگ نییە ئێمە کۆمەڵک مافمان دەستکەوتوە لە دەستور گرنگترە ئیتر ناکرێ بیشارینەوە پێشترە ماوت نەوتی خۆمان لەگەڵ عێراق نافرۆشین و سیاسەتی نەوتی تێکەڵ ناکەیت ئێستا ئاڵین با لەگەڵ بەغدا پێکەوە نەوتەکە بفرۆشین پێکەوە سیاسەتی نەوتدانین پێکەوە وا بکەیت ئەمە بەڕاستی هەمووی گەڕانەوەی لەو بەڵێنانەی کە لێرە درابوو دوجاری لیستەکانیش لێرە جاران ئەگەر یەک هاوپەیمانی کوردستانی هەبوو بێ لیستەکان لێرە ئێستا کۆمەڵێک لیستی جۆراوجۆر هەیە نەک لە ناو هەرێمی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیش چەند لیستێک هەیە کە ئەمە وای کردووە هەم حیزبە کوردستانەکان پێویستیان بە وەرداچوونەوەیەکەیە هەم حیزبە عێراقیەکان و بە بۆچوونی من کۆمەڵێک هاوپەیمانەتی نوێ لە عێراقا لەدایکە بن کە ئەمە شتێکی ئاساییە چونکە ئێمە بێت لەم عێراقە لە وڵاتێکە کە لە سەرەتای دروستبوونی عێراقەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دوونەتەوەی گەورە کە کورد و عەرەبن لێک دراون بە زۆر بەبێەوەی ئیختیاریان هەبێت چونکە عەرەبیش هەر حەزی نەکردووە لێک درێ لە نەتیجە وڵاتانی عەرەبیش پشبەش بوون کوردیشیان بە زۆر خستوەتە سەر عێراق کۆمەڵێک کەمنەتەوەی تری وەکو تورکمان و ئاشووری و ئاینی جۆراوجۆر و ئاینزاکانیش لە عێراقا هەبوون ئەمە وای کردووە عێراق وڵاتێکی فرەنەتەوە و فرەئاین و فرەمەزهەب و هەموو ئەمانە لە حاڵی وادا وڵاتێک لەو بابەتە ئەگەر بە سازان نەبێ پێکەوەژیان زۆر زەحمەتە چۆ کاتە زۆرینەیەک دەبێتە دیکتاتۆر بەسەر کەمینەکە و بەردەوام ئەوانی تر سزادا ئەگەر ئێمە بمانێ هەر ئیشێ بکەین لە عێراقا وەکو کورد ئەگەر هەفتا کورسیشمان ببێ و لە سەردەمێکە لە هەفتاش زیاترمان هەبوو هەشتاشمان ببێ ئێمە هەر ناگەینە نیوە زائیدیەک تا بتوانین یەک بڕیاریش بە دڵی ئێمە دەرچێت بۆیە بەردەوام پێویستیمان بە سازان هەیە لە عێراقی نوێشە من پێم وایە دوایم هەڵبژاردنانە پێویستە کۆمەڵێک تەوافقات و سازانی نوێ بکرێ و زۆر ئاسایش هێزە کوردیەکان بیکەن بەڵام بە مەرجێک کۆمەڵێک استراتیج هەیە لە سەری ڕێککەون و کۆمەڵی خاڵی گرنگ هەیە وەکو هێڵی سوروایە کەس نابێ بیبەزێنێ دەرەنجام ئیشکردنەکان بۆەوە بێ هەرێمی کوردستان بێبەش نەبێ لە مافەکانی خۆی کە لە دەستور بۆی دانراوە ئەمە من بەلای من خاڵێکی گرنگە و ئەم هەڵبژاردانە گۆڕانکاری پێوە ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هونەری و لۆجستیەوە مامۆسەدارە کۆمەڵێک ڕێو شوێن گیراوەتە بەر لەم دەنگدانەیە تۆ چۆن لێ ڕوانیت بەڵێ من نەویستم لە ڕووی سیاسی و گۆڕانکارانەی لە عێراق هاتووە بۆ هەڵبژاردنەکان لە ڕووی میکانیزمی دەنگدان و لە ڕووی لۆجستیشەوە گۆڕانکاری گەورە بەڕێوە بۆ هاتووە تەڵان خۆتان نەزان لە هەڵبژاردنەکانی پێشوو خروقاتەکان و پێشێلکاریەکان بێشمار بوون دەیان و سەدان سندوق بەتاڵ کراوەتەوە لە زۆر شوێنە بە کوردستانیشەوە کە پێوە ئەگەر زۆر دەنگ درابێ پێمان وابوو ڕێژەی دەنگدان دەچێتە 1970 لە 120 دەنگ دراوە بەڵام دیارە بە پێیان میکانیزمە تازەی کە هاتووە کە هیوادارم لە کوردستانیش لە ئایندا بەو شێوازە دەنگ بدرێ بڕاستی گۆترەکاری نەبێ تو کاتێک تەزویرات دێ خیانەتکردنە لە دەنگی خەڵک من مرۆڤێکم یەک دەنگم داوە هاوڵاتێکی تر دێ 5 دەنگەدا وەکووە ئیهانە بە من بکە وەکوە ئەو 5 ئەوەندەی من مافی هەبێ 5 ئەوەندەی من کەسایەتی هەبێ 5 ئەوەندەی من مووقیفی هەبێ ئیهانەیە بە هەموو دەنگدەرێک کاتێک کە تەزویراتێکەکرێت جگەلەوەی تەمەنکارێکە لە شەریعەتە حرامە لە یاساشا تاوانە و سزاشی لەسرە بەڵام لە ڕاستیە لە ڕووی ڕۆشنبیری و کەلتوریشەوە ئیهانەیە بە هەموو دەنگدەرەکانی تریش ئەم جارە تا ئێستا ڕێگرێکی باش کراوە کە ئەمە
ئەمە نیشانەی سیمای کۆمەلگایەکی دیموکراسی و مەدەنیە و نیشانەی سیستمێکە کە دیموکراسی تیاابێگەر وا بڕوا دواتری ئەمە ڕێزگرتنە لە مافی خەڵک هەر کەسە بەقەدەر خۆی نوێنەری خۆیە بێ ئیتر کە مافی کەس پێشێل ناکەین لە دەنگدانی تایبەت تا هەنگاوێکی باش نرا من گەشتبینم پێی لە کاتێکە لە شارێکی وەکو دوهۆک لە سا هەشتی خەڵک لە تایبەت دەنگەدا ئەمە خاڵێکی جابیە چونکە ممکن نەبووە ڕێگاردن لە 100 نەبێ لە تایبەتیشە هەر لە سا هەش دەنگی داوە هەچەند بەداخەوە کۆمەڵی خەڵک نەیتوانی دەنگدا لە هەر لایەنێک بێت چونکە نتیجە هاوڵاتیەکە و گرنگە دەرفەتی بۆ بڕخسێ دەنگی خۆی بدا مرکزەکان کەم بوون بنکەکانی دەنگدان قەڵەباڵی پاڵەپەستوەیەک لەسەری بوو تەجروبەکەش یەکەم جارە بەکارهێنانی ئامێرەکان خەڵکەکانیشان پێکرد پرۆفیشنال و شارەزا نەبوون لەسەری دەرەنجام خەڵکێکی زۆر دەنگی نەداوە من ئەمایان بەڕاستی نیگەرانم بەڵام گەشتبینم بۆی کە نایانتوانی پڕیکەنەوە گەشتبینم بەوەی کە نایانتوانی سیستمەکە تێکدەن گەشتبینم بەوەی کە نایان هێشت نەتیجەکان بڵاوکرێتەوە چونکە هەندێک لایەن هەیە گەر نەتیجەکە زانی زۆر خراپە وەکو مناڵی عجوول ئەڵێ بایەرێکە تێک دێنەوە کە زانی دۆڕاوە تێکێدا بەڵێ دا لە بەرەوە بەدا گەشتبینم بەوەی کە ئەو هەنگاوە ڕووی پێم وایە ئەم ڕۆژ هەروە بەڕێوە دەچێ و ئەوەش بەڕاستی بەڵگەی پێشکەوتن و تێگەیشتنی خەڵکو و ئەمەش بۆ سەربەرزیە بۆ حکوومەت و دەسەڵات کە پرۆسەکە بە پوختی بەڕێوە بچێت نەتیجە چەند کورسێک زیادیاکەم کێشێ نییە بەڕاستی بەڵام مامۆستا ئەوەی کە چاودێرانی سیاسی و لایەنەکان لەسەری وەستن ئەوەی کە لە ڕێی بریکارەکانیانەوە لە ناوەندەکانی دەنگدان ڕێژەی بەشداری تا ئەم لە حەزەی من و تۆ قساکەین لە ستۆدیۆ زۆر کەمە ڕێژەیەکی زۆر لە خوارەوەیە ئەمە مەترسیدار نییە؟ نە من بە بۆچوونی من ئاساییە چونکە لە کوردستانی ئێمە دەنگدەری زۆر لە ناو شارەکانایە شارە گەورەکان خەڵقیش لە شارە گەورەکانە زۆرتر لە نیوڕۆ بە دواوە دەنگەدا و هەموو هەڵبژاردنەکانی تریشوا بوو بەڵام ئەخر ئەمجارە بیرمان نەچێ ئەنی جیازەکان وا بەرمەجەکراون سەعات 6 بۆ 6 و 3 دقیقە کۆتایی دێ ئەگەر قەرەباڵغی مەجای درێژکردنەوەشی تیانێ بەڵام من پێشەوە بێمە ستۆدیۆ پەیوەندیم بە چەند بنکەیەکەوە کرد لە هەندێک بنکە ڕێژەی دەنگدان لە سا 51 بوو ئەمە ڕێژەیەکی باشە بۆ سعادێکی نیۆڕۆ بەڵام لە هەندێک بنکەش لە سەتاسیە بەڵێ لە هەندێک بنکەش لە ساسیە بەس دەرەنجام لەبەرەوەی ڕێژەی دەنگدانەکە لە دوانیۆڕۆ زیاد دەبێ ئەگەر ڕێژەی دەنگدان بگاتە لە 167 زۆر باشە یعنی خۆ لە تەواوی دنیا شتێکی ستاندەردە ئەگەر بگاتە لە 170 زۆریش ڕۆیشتوە بەڵام کێشەکە ئەوەیە لە خوار لە 150 بێ بە بۆچوونی من ڕێژەی دەنگدان تا ئێوارەچێتە 170 خۆشت خەڵک یەکتریش هانەدا چکە خەڵکێکی زۆر لە بێهیوا بوو و بڕیاری دابوو دەنگ نەدا وەڵام وردەوردە گەرمە بنە و بارگاویە بن بەوانەی کە دەنگیان داوە هاندانێکی شەیە کە من داوا لە خەڵکەکەم هەموو کەس بەشداری دەنگدام کە بۆی هەڵوێستی هەبێت چونکە بەڕاستی بێ هەڵوێستی مانای خراپ دەبەخشێەوە بارودۆخیش ناگۆڕێ هیوادارم خەڵکی کوردستان بە گەرمگوڕی بچنە پێشەوە لەو پرۆسەیە وەکو ئاهەنگ و ڕۆژێکی شادی و خۆشی سەیریکەن وفعلەن واشە یعنی چونکە تۆ لێرە بڕیارێکە دەی لەسەر ڕابردوو ئەگەر ئەم ڕابردووە زۆر باشە و کارێکی باشەوە نییە ئەڵێ ئەوە دەستان خۆش بێەوە هاتوم دەستخۆشی لێکم ئەو پەیامت بۆ خەڵکی کوردستان تایبەت بۆ خەڵک و دەرانی کۆمەڵی ئیسلامی و ئەندام و دۆست و لایەنگران ئەنی دەڵێ چی تۆ لێرەوە وڵای من مامۆستاوەک عەرزم کردی ینی بابەتەکە حساسێکی تیا هەیە ئەوەیە کە ئەگەر ساڵانی ڕابردوو کۆمیسیۆن بڕیاریەدا سەعاتێک زیاد بکە ئێستا ئۆتۆماتیکی ئیجازەکان ئەکوژێنەوە ئەگەر 100 کەس لە بەردەم بنکەکەیا بێ بۆ ئەم قەرەباڵغە بگاتە ئێوارە ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ حیزبەکانی دەرەوەی دەسەڵات حیزبەکانی دەسەڵات بەردەوام سنووقەکانیان تیان کردووە گۆڕیویانە شەو ڕۆژی بەسەرا هاتبێ ینی سوبحان الله ئەو سنووقەت جێ خۆی نەماوەتەوە بە قودرەتی قادر گۆڕانی بەسەرهاتوە بەڵام ئەمە بەڕاستی ئەوەمان پێڵێ کە خەڵک دەنگە حەقیقیەکانی خۆی دەرەکەون لەبەرەوە یەک دەنگ و دەنگ زۆرە بۆیە من داواکارم لە خەڵک جارێک کاڵم بەگشتی هەمووی بچێ بەشداری بکە و بەگشتی هەموو کەس هەڵوێستی هەبێ و خەڵکی کۆمەڵی ئیسلامیش بە هەمان شێوە من پێم وایە بۆ خەڵقی غێری کۆمەڵیش واجبێکی دینی و ئەخلاقی و نەتەوەییشە کە بەڕاستی بچن هەڵوێستیان هەبێ بڵێن بابە ئەگەر 4 ساڵی پێش و باشمان کردووە ئەوە درێژەی پێدەین و ئەگەر باشیش نەکراوە باخۆلانی کەم با سزایەکیان بدەین جامە بەستەکە من لەوەیەکە با نەخەنە دوای عەسر ئێستا دەست پێ بکەن بچنەوەی ئێستا باس لەواکەم ئێمە ئەڵێن ئەم دەنگدانە مەجای تەزویر و ساختەکاری زۆر کەمە دەرەنجامی سنووقەکان داخرێن لە هەر سنووقێکشا کێشە دروست بوو لایەنێکی خاوەندە سەڵات ویستی بچێ بە لێشا و دەنگی تێکا سنووقەکە لەوەیە کوژێتەوە کە داخرا دوای مەجای دەنگدانیش نابێ
ئەو دەنگانە حسابەکرێت تا ئەو دقەی پشێوی ئاڵۆزی دروست دەبێت بۆ ئەوەی جارێکی تر وەکو مناڵە عجوولەکە یاریەکە تێک نەدەن پێشەوە کە دەنگەکان ڕۆی لەبەرەوەی ئەمە ئامێرەکان ئەلکترۆنین ئۆنلاین بەسراوەتەوە بە سنتەرێکەوە لە بەغا ئەو دقەی کە تێکە درێ پێشەوە هەمووی حساب کراوە چەنە وتر لەوێ بەداوا نایخوێنێتەوە بۆ ئەوەی دەنگەکەت نەفەوتێ هەتا دقێ زووتر بچی باشە چونکە تۆ نازانی دەدەقەی تر پلانەکە چییە ڕێگە پێدەن ئەم پرۆسەیە بڕوە من هیوادارم وا بڕوە بەڵام لە ڕابردوو ئەوەندە شتی تێکدەرانەمان بینیوە هێشتا هەر مەترسیمان هەیە شەوی بەسەرابێ و یا ئێوارە درەنگی بەسەرابێ و تێکیدەن بۆ ئەو کەسانێکی یانێت دەنگەکانیان مسۆگەر بێ هەڵوێستیان هەبێت نەفەوتێ هەتا دقێ زووتر بچن گیان و ڕوح و دڵ و ئیمانی خۆیان ئاسوودەکەن با بچن دەنگەکانیان بدەن بۆ ئەم داواکارم لە خەڵک دەنگ بدا و هەتا نەفەرێکی زیاتر دەنگ بدا بێگومانم لەوەی کاریگەری دەبێت چونکە ئەم جارە بە تەزویر دەنگەکان بە بەلاش ناڕوە خەڵکێکی زۆر کە ویستوێتی دەنگ نەدا ئەوانەی کە ئێمە دیومانن لە وڵاتی خۆمان بە بیانووی ئەوەی دەنگەکانمان هەر تەزویر کراوە ڕۆڵی نابێ ئەفەوتێندرێ ئەسووتێندرێ بۆ دەنگ بێت بەڵام بەڕاستی ئەمە بیانووی ئەوانە شەبڕێ ئەوە تا کات نزیک سێی دوانیوە ڕۆیە و هێشتا لە سا 50 و نەچۆتە 55 و 60 کە کاتێکی کەمیشی ماوە بۆیە دەنگەکانتان نافەوتێ و بەدەمیشیەوە بچن هەتا کاتێک زووتریش بشن وەکو جەنابیشت باسی کرد لە ساعت 6ەوە داخرێ و بە یاسا مەجای درێژکردنەوەی تیان نییە مافیەوەی نەداوەکو جاران ساعتێ درێژ کرێتەوە هەر ئۆتۆماتیکی جیازەکان جیازەکان هەروە دانراوە ئۆتۆماتیکی لە ساعت 3ەوە هیچ شتێک تۆمار ناکە ئەف ببوورە ساعت 6ەوە کە 3 ساعتی تری ماوە سێ کاتژمێرەمان لەبەردەستایە کۆتایی بە دەنگدانەکە دێ بەڵام کێشە و کەم و کوڕیش هەیە یعنی زۆر جار ئامێرەکان بەشێک لە کارتەکان ناخوێنێتەوە هەنێک کەس لە بایۆمەتری ناوی هەیە لێرە نیەتی ئەوانەش ڕێژەیەکن کەمیش نین بە کۆی زۆر باش هیوادارم ئەوەش بتوانین چارەسەرێکیان بۆ بکرێت بتوانن بگەڕێنەوە سەر لایەنە سیاسیەکە دووبارە لێرە و لەوێ مامۆسادارە لایەنە سیاسیەکان ئەوانەی بەشدارن لەم هەڵبژارنەدا جۆرێک لە بانگەشە یا با بڵین جۆرێک لە تۆمە جۆرێک لە دیعایات بەرامبەر کاندیدەکان و لیستەکان لەم ڕۆدا شەوی ڕابردوو بڵاو ئەکرێتەوە و بە بەردەوام ئەکرێت ئەمانە لە چیوە سەرچاوی گرتووە ئایا لە ئینهیار و ترسی ئەو لایەنانەی بەرامبەر ئەو لایەنانێکم دیعایانیان بەرامبەرەکەن جەنجەم حاڵەتانە لە سەرجەم پرۆسەکانی هەڵبژاردن لە دنیا هەیە لە وڵاتی زۆر پێشکەوتوو تا دواکەوتو ئەمە حاڵەتێکار هەیە حاڵەتێکی ناتەندروستە و ئەگەر بشڵێن با بڵێن بەشی زۆری لەسەر بنەمای بوختان و تۆمەت دروستکردن و تاوانبارکردنە بەبێ بەڵگە بەڵام دایم لە کاتی هەڵبژاردنە ئەو لایەنانەی کە هەستەکەن جەماوەرەکان لە دەستدەن دەنگەکانیان لە دەستدەن یا ئەوانەی کە دۆڕاون یا ئەوانەی کازانن مانەی خەڵک بەدەستنایەنن دێن بە تۆمەت بەشینەوە بە شێوازێک لە جیاتی ئەوەی بەرنامە و کاری خۆیان پیشانی خەڵک دەن کار لەسەر ڕوخاندنی خەڵکەکەن جا بەڕاستی ئەمە کارێکی زۆر ناشرینە ئەگەر خەڵکانی سیاسیش بیکەن ناشرینترە کەوانە نخبەی هەڵبژاردە و ڕۆشنبیری کۆمەلگان و دوایی کۆمەلگا بەڕێوا بن ئێمە حزبێکی سیاسین بەرنامەی خۆمان هەبوو کاری خۆمانمان کردو خەڵکیش باڵوێستەکانی ئەمە ئاشنا بووە کاندیدێکیش هەر بە هەمان شێوە لای خەڵک ناسراوە و ڕابردووی دیارە لە شەو ڕۆژێکە ئەم کاندیدا لە پیاوی باشەوە نابێ بەخرا بۆ بێگومانیشم هەر کەسێک دەنگ لەسەر ئەساسیەوە بدا وەرەقەیە بخوێنێتەوە یا سەری دەموچاوێکە هەر بە هەڵایەچوو ئەگەر ڕابردووی ئەو خەڵکەی نەبینی بێ و ڕابردووی هەڵوێستی سیاسی نەبوو نەزانی بێ و جاری وایە هەڵوێستە کۆمەڵایەتەکانی چی کاریگەری هەیە لەسەر خەڵک ئەمانە هەمووی گرنگە ئەو لایەنانەی کە هەستیان کردووە بارودۆخەکان باش نییە دەکەونە تۆمەت بەشینەوە و تۆمەت دروستکردن بۆ کاندیدەکان بە هەر شێوازێک کە بیانەوێ زۆر جاری شتەکان شخصین کە ئەمانە پەیوەندی بە سیستمی هەڵبژاردنەوە نییە کابرا هەڵەیەکی شخصی خۆشی کردبێ ناکرێ لە وڵاتی ئەمە لە زۆر شوێنی تریشا جارجار لەو بابەتە ئەبینین بەڵام گرنگ هەڵوێستەکانێتی هەڵوێستی سیاسەتی و کارکردنیەتی لەگەڵ خەڵک و بۆ خەڵک ئەمانە خاڵی گرنگن هەستیشەکەم ئەمڕۆ دوێنێ تەبان لە زۆر پەیجوو لەم لاولا تۆمەت دروستکردن بۆ بەشێکی زۆر لە کاندیدەکان یان جاری وا هەیە تەبان ئەمە
لە شوێنی تریشا لە وڵاتی تریشا بینیومە کاندیدێک کتوپڕەڵەن سەنگەری گواستۆتەوە کەواش نییە و بەداخەوە لە وڵاتی ئێمەشا بەواقعیش هەیە هەندێک کاندید کڕن یانی هەچەند من بەڕاستی پێ بەلام شتێکی زۆر ناشرینە من پێم وایە ئەمە گەمەیە کە پێشتر ڕێک خراوە نێردراوەتە ناو لایەنێکەوە لەوێ ئیشی کردو ئەمڕۆ لە گەرمەی هەڵبژاردن ئاڵێ ئەوە سەنگەری گواستەوە ئەم کاندیدە و هاتەوە لای ڕیزەکانی ئێمە لە ڕیزی ئەلفەوە هاتەوە ڕیزی بە هەر وەختی خۆشی پێچی خۆی نردبێتی ئەم گەمەیە بەڕاستی زۆر جار کڕینی زیممەی خەڵکە ینی بە پارە یا بە کشتێک لەو بابەت ئەگە بینی سەر هاوڵاتی بە بڕای جەناب مامۆستادارا هاوڵاتی ئەوەندە بێئاگالەوەی کە بم جۆرە لە یاریانە بخەڵەتێ یان نەخێرەسە هاوڵاتیان لە ئاستێکی وشاری بەرز والله هاوڵاتیان ئێمە وشیارن بەڵام هێشتا ئاسی وشاری لە کۆمەلگای ئێمە ماوێتی وشارکردنەوەی کۆمەلگا کاتی دەوێت تاکێک ئەگەردایان ساڵ چاواشە کرابێ لە شەو ڕۆژێکە ناتوانانی وشاریکە من بە نمونە لە وڵاتی خۆمانە ئێمە وڵاتێکین خەباتێکی خوێناوی دوور و درێژمان کردووە دەیان و سەدان و هەزاران شەهیدمان هەیە ئەم شەهیدانە هی ئەمڕۆ نین 50 ساڵ پێش ئێستایە 6 ساڵ پێش ئێستایە هی پار و پێراریشی تایە مافی خۆیەتی هەر کەسێک حاکمی ئەم وڵاتە بێ ئەلمانی بێ یا ئیسلامی ڕەش بێ یاسپی مافی خۆیەتی موچەی بۆ دابینکە موچەیەکی بۆ دابین کراوە لەبەرەوەی ئەم کەسە پێشمەرگە بووە 30 ساڵ لەمەوە پێش لە شۆڕشی کوردایەتی شۆڕشی ڕزگاری خوازی نەتەوەی کورد شەهید بووە باوکی منە برای منە مافی خۆیەتی خانە نشینی بدەنێ هەر کەسێک حاکم بێ بەڵام خەڵک وا تێگەیشتو ئەمە حزبێکی دیاریکراوە موچەی پێدا بۆیە ئەڵێ من موچەکەمە بڕێ گەردەنگ نەدەم با بەخۆمە خێرە پێ نەکراوە ئەمە مافێکی خۆتە مافی خۆتە کە موچەو بنێ منیش حاکم بم و تۆ حاکم بی وێکیشکە حاکم بێ موچێت تۆ هەروەر یەگری دوجاریش خێرت پێ نەکراوە ئەڵێ مادام ئەم موچەیەم پێدا ناوێرم وا ترساندویانە بۆی کە دەنگ نەدا کورە با بە معاشەکە و نابڕن بە تاکید و تویان ئەم جیازە ئەلکترۆنیە کارتەکە و دوای دەرەکەوێ من ڕاستە خۆ لەگەڵ خەڵکە قسەم کردووە ئەمڕۆتی مامۆستانە مێراوە لە بەرەو دەنگم ماوە معاشەکەی باوک زۆر باشە ئەمە بەڕاستی کارەساتە کە خەڵک تا ئێستا لەوە تێنەگا کە موچەی نابڕێ لە کاتێکە لەبەرەوەی موچەیەکی باوکی خوالێ خۆشببووی وەرەگرێ سێکس و سێ کوڕەیەکیان تەعین نەبوون و ئیشان بۆ نەدۆزرا بەڕێز دارا محەممەدەمین چاودێری سیاسی سواز بووی کە لەم گەشتی هەواڵانە لەگەڵمان زۆر سپاس بە بەڕێز